ئەم پزیشکانە موچەی 4 مانگیان وەرنەگرتووە بەڵام بەردەوامن لە کارکردن. ئەوان دەڵێن هەرچەندە موچە پێویستیەکی سەرەکی ژیانە بەڵام پاراستن و ڕزگارکردنی گیانی نەخۆش لای ئەوان لە موچە گرنگترە. کێشەی سەرەکی ئەم پزیشکانە وە خۆیان دەڵێن کەمی ژمارەیانە. ژمارەیەکی زۆر مقیمان پێویستە بەڵام نییە لە کوێ بەداخەوە لە زۆربەی شوێنەکان هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕانی هەیە لە هەڵەبجە هەیە سلێمانی بەڵام کوێ بەداخەوە ژمارەیەکی زۆر مقیمان ڕۆیشتێ بەڵام تا ئێستا یەک مقیم نایتە کوێ یعنی معقول نییە بەڕێوەبەراتی گشت تەندروستی هەولێر دەتوانی لە بلەیەک لە حەزە 20 دکتۆر دابین کە بۆ شەقڵاوی بۆ شوێنێکتر بەڵام بۆ کۆیە نییە. هەرچەندە کۆیە قەزایە بەڵام بەڕێوەبەرایەتیەکی سربەخۆی تەندروستی هەیە کە ڕاستەوخۆ سەر بە وەزارەتی تەندروستیە. ئەوەش وەکار بووە بۆ ئەوەی وەک پێویست پزیشکیان بۆ دانەمەزێنجێت. جگە لەوەش لە ساڵی ڕابردوودا 38 پزیشکی سنوورەکە بەهۆی پابەند نەبوونیان بەدەوامکردنەوە لە کارەکانیان دوور خراونەتەوە و نزیکەی 30 پزیشکی دیکەش مۆڵەتی خوێندن و دایکایەتیان وەرگرتووە و تا ئێستا شوێنیان پڕ نەکراوەتەوە. لە دەرمان کێشەمان بۆ دروست نەبووە لەبەرەوەی دەرمان لە ڕێگەی وەزارەتەوە دێ بەشێکی و بەشێکیشی دەکردنەوە هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێری شاوکاری کردوین لە دەرمان. ئێستا هەولێر ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیە بە بەشێک لە خۆی نازانێ لە ناردنی دکتۆر بە تایبەتی پزیشکی نیشتەجێی خولا واتە مقیم دەوری کێشەمان بۆ دروست بووە. لە دوای یەکگرتنەوەی هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانی بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکان خرانە سەر پارێزگای هەولێر بەڵام بەڕێوەبەرایەتی تەندروستی کۆیە بە هەمان شێوەی پێشووی ماوەتەوە. ئەوەش بە یەکێک لە هۆکارەکانی نەناردنی پزیشک بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە دادەنجێت. بەردەوام قەزای کوێ ئێستاش باجی دوو ئیداری ئەدا یەکێک لەوانە کە کەتی تەندروستیە بەڵێ قسەی لەسەرکراوە و داواشمان کردووە لە وەزارەتی تەندروستی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڵام من پێم وایە وەزارەتی تەندروستی ئەبوو خۆی بە تایبەت وەزیری تەندروستی ئەبوو خۆی ئەم کێشە ئیداری یەکلایی بکردا بۆ ئەوە ئەمە یەکێک لەو هەڵانەیە کە بەسەر وەزیری تەندروستیدا تێدەپەڕێت. قەزای کۆیە جگە لە 3 نەخۆشخانەی گەورە 31 بنکە و 9 مەڵبەندی تەندروستی هەیە. لە ئێستاشدا 47 پزیشکی پسپۆر لە هەموو بوارە جیاجیەکان لەم بەڕێوەبەرایەتیەدا کار دەکەن. خالید محەممەد